و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کەمەرانی. عزیزان، من چاوان لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئاڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری وتوێژێک دەبن لەگەڵ نووسەری ناودار و یەکسانی خواز بەڕێز عەلی ئەشرەف دەروێشیان لە ژێرناونیشانی من هەمان شەریفی ساڵە هەوریەکانم کە تیادا سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی شێوازی کارکردنی لە بواری نووسیندا و ئەزمونێک کە هەر قەڵەم بەدەستێک پێویستە ڕەچاوی بکات ئەدوێ. ئەم وتوێژە لە جێیە شەستی هەتاوی ئەنجام درراوە لەگەڵ ئەوەی ساڵانێکی زۆری بەسەردا تێپەڕیوە، بەڵام ئێستاش زۆر لە قسەوباسەکان هەر تازەن و شیاوی دیسان گوێ لێگرتنەوەن. بۆ هیوای ناوڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئەوەی خۆشەویست بێت دوای ناوبڕێک ئەچینە سەر بابەتەکەمان. وتوێژێک لەگەڵ عەلی ئەشرەفی دەروێشیان. ئەم بابەتە لە فارسیەوە سعید ئەمانی کردوویە بە کوردی. من هەمان شەریفی ساڵە هەوریەکانم. پرسیار: چۆن بوویتە نووسەر؟ بەڕێکەوت لە ساڵی سێ ناوەندی کە تەکاتە ساڵی یەکەمی دواناوەندی ئێستا ئەنشایەکم نووسی و بەتوندی تەشویقکرام. ئەمە بوارێکی ڕەخسان تا بڵێ بە توانای خۆم لە نووسیندا ببەم، بەڵام تا سێ ساڵەگی شتێکم چاپ نەکرد. لە زانکۆ و کۆلێژی باڵا بەهۆی ئاشنایی لەگەڵ جەلال ئالەحمەد، دکتۆر ئەمیر حوسێن ئاریانپور و دواتر لەگەڵ باقر مومێنی بە ئازیزیان و نووسینم بۆ بە ئەمرێکی جدی. بە تایبەتی جەلال ئالەحمەد و خانمی دکتۆر سیمین دانشوەر هانیاندام بۆ نووسین و هەڵبەت ئەمانە بەگشتی بە ڕێکەوتیان نەزانم. پرسیار: شێوەی کارکردنتان بە چ چەشنێکە؟ هەموو ڕۆژێک دەنووسن یان چاوەڕێ ئیلهام دەمێننەوە؟ گشت ڕۆژێک دەنووسم، هیچ کات چاوەڕێ ئیلهام ناکەم، کارێکی بەردەوام و ڕۆژانە. من کارێکی جیا لە خوێندنەوە ئەزموونکردن لە ژیان نووسینم نییە، سەبارەت بە ئیلهامیش بۆ چوونی خۆم لە خوارەوە دەخەمە ڕوو. پرسیار: ئایا بەر لە نووسین شکڵێکتان لە زێنجا هەیە بۆی؟ پێشتر سەبارەت بە بابەتێکی کە سەرنجی ڕاکێشاوم بیر دەکەمەوە، شکڵ و فۆرمەکەی تا ڕادێک دیاری دەکەم و دوایی دەست دەکەم بە نووسین. ئەم بیرکردنەوە سەبارەت بۆ بابەتە ڕەنگە مانگێک بیرم بەخۆیەوە خەریک بکات. نووسەران و شاعران قاعدەتەن دەفتەرچەی یاداشتیان بە بەردەوامی لە گیرفاندایە. ئێوە؟ بەڵێ، دەفتەرچەی یاداشت بە یەکێک لە کەرەستە سەرەکیەکانی نووسەر دەزانم. خۆزگە دایک و بابێکم هەبووایە هەر لە سەرەتای منداڵیمەوە ناچار بە نووسینی بیرەوەری و ڕووزاوەکانی ژیانی ڕۆژانەیان بکردایە. ئەمە پەسەندازێکی گەورە و گەنجێکی پڕبایەق دەبێ بۆ داهاتووی مرۆڤێک، چ ببێتە نووسەر و چ نەبێتە نووسەر. پێشنیار دەکەم بەر لەوەی حسابی بانکی بۆ مناڵەکانتان بکەنەوە دەفتەرچەیەکی یادداشتی ڕۆژانەیان بۆ بکڕن. بەڵێن دەدەم ئەمە بە قازانجترە. پرسیار: دەستنووسەکانتان چەند جار پاکنووس دەکەنەوە؟ زۆر جار بە بەردەوامی دەستنووسەکانم پاکنووس دەکەمەوە. ڕۆمانی 4 جڵدی ساڵە هەوریەکانم 11 جار پاکنووس کردەوە. ئایا بەرهەمەکانی خۆت هەڵدەسەنگێنی؟ لێکدانەوە و هەڵسەنگاندنی بەردەوامی بەرهەم کارێکی گرنگە و من زۆر جار ئەم کارە ئەکەم. بۆچونتان سەبارەت بە دەستپێکی ڕۆمان یان داستان چییە؟ پاراگرافێکی کە لە ڕێگای ئەوەوە ڕۆمان یان داستان دەست پێ دەکات کارێکی گرنگە. دەستپێکی داستان زۆر جار دەتوانێت خوێنە ڕابکێشە یان هانی بدات کتێبەکە لێ بکەنێ. ڕۆمانی ساڵە هەوریەکانی سەرەتاکەی بەم چەشنەیە قیژەی دایکم ژوورەکەی پڕ کردووە. نێوی داستان یان ڕۆمان کەی و چۆن دیاری دەکەن؟ گەلێک جار دوای تەواوبوونی داستانی یان لەگەڵ نووسینی بابەتەکە یان کاتی بیرکردنەوە سەبارەت بە نووسینی نێوێکی بۆ دیاری دەکەم. هەندێک جاریش چەند نێوێکم بەزێن دەگات و باشترینیان هەڵدەبژێرن. بۆ نمونە بۆ ساڵە هەوریەکان نزیک بە 10 نێوەم دیاری کردبوو. ئایا لە داستاندا جێگا و شوێنێک شەرح داوە کە ئەزمونێکی دروستێت سەبارەت بەو نەبوو بێ؟
من لە توانامدا نییە شتێک جیا لە ئەزمونونەکانم بنووسم. ڕەنگە بتوانم شەرحی کار و زەحمەتی وەرزێرێک لە کاتی درۆینەکردندا بنووسم، بەڵام ئەگەر خۆم داز بەدەستەوە بگرم و کار بکەم چاکتر دەتوانم بنووسم. بەم پێیە بەشێکی زۆری نووسینەکانت ئاکامی ئەزمموی شەخصیتن؟ بەڵێ 99% نووسینەکانم. ئایا نووسەر پێویستی بە ئیلهامیش هەیە؟ ئیلهام لە لۆغەتدا بە واتای دەرکەوتن و بەدەڵە هاتنە. لە ڕەوانکاویدا بە سەرچاوەی سەرەکی ئیلهام دەڵێن زەمیری ناخۆداگاه و نیوە ئاگاه کە پەیوەندی بە باسی بیرەوەری و یادەوەریەکانی زێنەوە هەیە. واتە هەر ئەو باسەکە سوور ڕئالیستەکان زۆری جەخ لەسەر دەکەنەوە. ئەوان لەسەر ئەو باوەڕن کە زەمیری هۆنەرمەند هەندێک جار بەبێ کۆنتترۆڵی ئەقڵ دەست دەداتە دەربڕین و ئێرایی ئەو شتەی لە خۆیدا زەخیرەی کردووە و ئەم زەخیرە زێنیە لە چەشنی ئیلهام و یادەوەریدا سەرچاوەی داهێنانی هۆنەریە. سوور ڕئالیستەکان ئیلهام بە چەشنێک ئینفجاری چاوەڕوان نەکراوی ڕۆح و ئاڵوگۆڕی دەرونی دەزانن کە لە بواری زماندا دەسئارەوە. ئەمانە دواتر چەمکی ناخۆد ئاگاه و نیوە ئاگایان تا ڕادێکی زۆر کەم کردووە و ڕوویان کردە گۆڕەپانی ئاگایی شاعرانە و هۆنەرمەندانە. بەڵام ماتریالیستەکان بواری مادی و دیاردێکی زیینی و بیرێکی سەر بەم لایەنەیان بۆ ئیلهام پەسەند و قبوڵە. ڕەوانشناس و ڕەخنەی نوێ ئەدەبی ئیلهامی هۆنەری کە خۆی دیاردێکی ڕەوانی لە هۆنەرمەندایە قبوڵە و ڕوانگەی ماوەرایی مادی ڕەدەکاتەوە. من باوەڕم بە ئیلهام وەرگرتن لە دنیای مادی و زێنی و خەڵکی هەیە و بەردەوام نیازمەندی ئەم چەشنە ئیلهامە بوو. شێوەکاری ئێوە بۆ گۆڕینی کەسایەتێکی ڕاستەقینە بە کەسایەتێکی داستانی چۆنە؟ پێم خۆش نییە خەت و نیشان بۆ هۆنەرمەند و نووسەر بکێشم. یەکێک لە تایبەتمەندیە زۆر ئاشکراکانی هۆنەر لایەنە جۆراوجۆر و زۆر هەمە چەشنەکەیەتی. لە غێری ئەمەدا گشت بەرهەمە هۆنەریەکان یەکلایەنە و دەستێک بن. ئەم دابەشکردانە دروست نین. هۆنەرمەند دەتوانێت لە ژیاندا بە پێ ڕۆحیات، حاڵات، ئەنگیزەکان و ڕووداوگەلێکی کە ڕوو بە ڕووی دەبنەوە دەست بداتە بەرهەمهێنانی شوێنەواری هۆنەری جیاواز و سنوور بەزێنانە. ڕەچاوکردنی حەد و سنوور و چوارچێوە و شتی لەم چەشنە لەم بارەیەوە قابلی قبوڵ نییە. لە بەرهەمەکانتدا تا چ ڕادێک خۆت بە قەرزاری ڕاستیەکانی دەوروبەر دەزانی. بۆ نمونە بیبی لە ساڵە هەوریەکاندا لە نەزەر بگرە. گشتە و تایبەتمەندیانەیە کە بۆ بیبیم هێناوەتەوە ڕەنگە سەبارەت بۆ ڕاست نەبن، بەڵام بە درێژایی ژیانم گەلێک پیرەژنی کرماشانیم دیوە چ لە شار و چ لە دێهات کەوایە دەتوانم بۆ هەرچی باشتر باوەڕاندنی بیبی بە خوێنەر، بۆ هەرچی نزیککردنەوە و ناساندنی لەو حرەکات کردار و ڕەفتارانەی تایبەت ئەو دۆرە لە تەمەنن کەڵ وەربگرم و تیپی بیبی دروست بکەمەوە، واتە کەسایەتێکی شیاوی پەسەند بەدی بێنم. لە کەسایەتیەکانی نێو داستانەکانت کامیان هەڵەنجراوی کەسایەتی خۆتانە؟ زۆریان لە ئاوشۆراندا، لە مۆڵاتەوە، لە داستانەکانی هەتا و زۆر لە داستانەکانی تردا خۆم حەزورم هەیە. شەریف لە ساڵە هەوریەکاندا خۆمم. لە کاتی نووسیندا تا چ ڕادێک مەسایلی داستان نووسین لە بەرچاو دەگرن و بەڕێوە دەبن. ڕاستیەکەی سەبارەت بە فەنی داستان نووسین ڕەنگە نزیک بە تەواوی کتێبەکانم خوێندووەتەوە، بەڵام کاتێ دەنووسم نووسینەکە خۆی ڕێشوێنی خۆی دەدۆزێتەوە و لەو دەمەدا لە بیری ئەوە دانیم کام فەن بەکاربێنم. نازانم کوشتیگیرێک کاتی کوشتیگرتن لە بیری ئەوەدا هەیە کە بڵێ باشە ئێستا ڕەقیبەکەم فتی لە پێچ بکەم یان پاشپۆڵی بدەم، یان ئەوەی کە بە پێ حرەکاتەکانی پێشبینی نەکراوی بەرامبەرەکەی دەجوڵێتەوە. پێم وابێ لە هۆنەریشدا هەروایە دەست بە یەخەوەبوون و دشکردەوەی بابەتەکەیە وا دارت دەکاتە گونجاوترین فەن بەکاربێنی. ئایا نووسەر بۆ خۆی دەنووسێ؟ دیسانیش ئەڵێم کە هۆنەرمەند، شاعر و نووسەر مختارە تا بۆ دڵی خۆی بوەڕێنێ. بەڵام من لەو شتانێ وا لە دەوروبەرم و کارم تێدەکەن سوود وەردەگرم و دەنووسم مەبەستیشم وشیارکردنەوەی خوێنەر لە ڕووداوەکانی دەوروبەریەتی.
وەک چخۆف ئەڵێ گشتە و شتەی من دەمەویست ئەوە بوو سادقانە بە خەڵک بڵێم چاو بکەنەوە و بڕوانەوە خۆتان بزانن چ ژیانێکی خراپ و پڕ لە مەرارەت بەسەر دەبن ئەمە گرنگترین شتێکە کە دەبێ خەڵک بیزانن وە کاتێ بە دروستی لەمە حاڵی بوون بە بێگومان ژیانێکی نوێ و باشتر پایەڕێژی دەکەن مرۆڤ کاتێ باشتر ئەبێ کە بەو شێوەی هەیە بەخۆی بناسێنن بۆچی ئەنووسیت؟ بۆ ئەوەی دەنووسم تا شوێنەوارێکی هەرچەند بچووک لەسەر دنیای ئەو خەڵکەی لە دەوروبەرم ئەژین دابنێم تا چ ڕادەیەک لەگەڵ داهێنان و نوێ ئاوەری لە ئەدەبیاتدای لەگەڵ نوێ ئاوەری لە ئەدەبیاتدا هەم بەڵام تا ئەو ڕادەیە کە خەڵک لە هۆنەر و ئەدەبیات بێزار نەکەین هەندێک دەڵێن ئێمە بۆ دڵی خۆمان بەرهەم دێنین ئەمە درۆیکی ڕەزیلانەیە ئەگەر بۆ دڵی خۆت دەنووسی کەوایە بۆچی نای ئاخەنیە سوچی ژوورەکەتەوە بۆچی چاپی دەکەی چاپی دەکەی تا خەڵک بیخوێنێتەوە و بزانێ تۆ چۆن ئەڕوانیتە دنیا و چۆنت هەست بەم گەردوو نەکردووە بۆ چونتان سەبارەت بە کۆمەڵگای نووسەرانی وڵاتەکەمان بفەرمونون نووسەرانی ئێران بە تایبەتی لەم دۆڕەیەدا لەگەڵ گرفتێکی زۆر ڕوبەڕوون بەڵام هەروە لە هۆڵی خوڵقاندنی بەرهەمی جۆرا و جۆردان لەژێر کاریگەری کام نووسەری ئێرانی یان غەیری ئێرانیدا بوون لە مۆدای ژیانمدا نووسەرانێکی زۆرم تاقی کردوەتەوە کەوتومەتە ژێر کاریگەریانەوە و دوایی هۆڵم داوە لەسەر پێخۆم ڕاوەستێم هەر لە پاوەڕقی نووسەنەکانی ڕۆژنامە پێشوەکانەوە بگرە تا نووسەرانێکی پێشڕەوی وەک جەماڵزادە هێدایەت چۆباک ئەلەوی و کەسانی تر بە بڕوای ئێوە چ جیاوازیەک لە نێوان نووسەرێک و کەسێکی ئاساییدا هەیە هیچ جیاوازیەک بوونی نییە بێجگە لەوەی کە مەسیری ژیانی ئەوانی بەم ڕێگایەدا کێشەوە زۆریان خوێندوێتەوە ساردی و گەرمی ڕۆژگاریان چێشتووە و لەگەڵ ڕۆحیەیەکی هەستیاردا نەیانتوانیوە لە بەرامبەر تەنگ و چەڵەمەکانی ژیاندا ئارام و بێجەنگ دانیشن داهاتووی ڕۆمان و کورتە چیرۆک لە ئێران چۆن دەبینن لەگەڵ گیر و گرفتێکی لەگەڵیدا ڕوبەڕووین لەگەڵ پێشوازی نەکردنێکی لە کتێب دەکرێ لەگەڵ هەڵسەنگاندن و سەختگیریەکی سەبارەت بە ئیزنی چاپ لە ئارادا لەگەڵ گرانی و بێکاری و بە هەزاران گرفتی دیکە داهاتووی کتێب جێگای بەهێواییە لە نووسیندا تا چەند کەڵک لە ڕەوانشناسی وەردەگرن من لە زانکۆی تاران فۆق لیسانسی ڕەوانشناسی و بارهێنان و لە دانشسەرای عالیش فۆق لیسانسی ڕاوێژکاری و ڕێنمایی تەحسیڵیم خوێندووە و هەڵبەت ئەم زانیاریانە کاریگەریان لەسەر بەرهەمەکانم بووە نووسەرێک تا چ ڕادێک پێویستە ئاوڕ لە گرفتە کۆمەڵایەتی و سیاسیەکانی سەردەمەکە بداتەوە نووسەر وەک ئەندامێک لە ئەندامانی کۆمەڵگە ناتوانێ جیا لە ئازار و ئارمان و تێکۆشانەکانی گەلەکەی بێت جیاوازی نووسراوە بازاڕی و غێرە بازاڕیەکان لە چیدایە جیاوازی فیلمی دەپیاوی خەبیز لەگەڵ فیلمی حەوت سامورایی بەرهەمی کۆرۆساوا یان فیلمی ئەم گروپە تووڕەیەی سام بیکێنپا لە چیدایە هۆنەری بازاڕی زەوق و سەلیقە و بینشی جوانی ناسانە لە مرۆڤدا دەکوژێت و لە ناوی دەبا و لە کامدا بوونەوەرێکی بێبەندوبار و بێتەفاوت سەبارەت بە جوانیەکانی جیهان بەدیدێنێ و هۆنەری پێشڕە و بنیادنەریش ئینسان بەرەو پایای بەرزی و کەرامەت دەبێت پێت وایە ئەرکی ڕەخنەگەر چییە؟ بەبێ کینە و بێغەرەز بەرهەمەکە هەڵبسەنگێنێ ڕێنماییکردنی هۆنەرمەند لە ڕاستای باشتر ئێرایەجانی بەرهەمەکەی کاردانەوەت سەبارەت بەو ڕەخنانەی بەرهەمەکانت دەکتن چییە و پێت وایە چۆن ڕەخنێکن بەڵێ لە بەرامبەریاندا بێدەنگ بووم بەڵام سەرسەختانە و لە خۆبردووانە خوێندمەوە و نووسیم بە چەشنێکی وەحشەتناک خەریکی خوێندنەوە بووم تا سنووری لە کەڵککەوتنی خۆم نووسیم و فێر بووم ئێستاش خەریکی فێربوونم زۆر جار لەو ڕەخنانەدا ئیرادم لێ دەگرن کە فەنی داستان نووسین ڕەچاو ناکەم و هەڵبەت ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانی کاری منە چۆن نام هەوێ پێ لە جێپێ کەسانی تردا بنمێ و بە دوای هیچ تەرتیب و
ئادابێکەوە نیموو هەر چۆنێک دڵی تەنگم بیەوێ ئاوا دوێ. ئایا فۆرمۆڵ و قاعدەیەک هەیە کە لە ڕێگایەوە بتوانی ببیە نووسەرێکی باش؟ سەمڕێست موام ئەڵێ 1% ئستعداد و 99% کار و هەڵدان. من باوەڕم بەمەیە. قسەیەک بۆ نووسەرانی تازەکار ڕێنمایت. داوام لیانە دەفتەرچە یادداشتی ڕۆژانەیان هەبێ لە هەر مەجالێک بۆ خوێندنەوەی کتێبە باشەکان کەڵ وەرگرن، لە ناو جەرگەی خەڵک و کۆمەڵگادا بن تا بەردەوام بەرهەمەکانیان نوێ بێ. من کاتێ ساڵە هۆریەکانم تەواو کرد نزیک بە 3 کارتۆنی گەورەم یادداشت و فیشە بوو کە لەسەر ئەساسی ئەوان ڕۆمانی 2400 لاپەڕەی ساڵە هۆریەکانم نووسی. لە هەموو گرنگتر عشق و ئەلاقە بەکارکردن ئەگەر ئەمەیان نەبێت ئینسان بە هیچ کوێ ناگات. زۆر سپاس بۆ بەشداریت لەم وتوێژەدا. منیش سپاسی ماندووبوونی ئێوە دەکەم. سەرکەوتوو. بەسەرشان و پۆلی سپی بەرش و خاو نەغمەی شیرین ئەوازی خۆش لە دەنگا ورشەی سەرێن لە ناو چاوێکی منگا نەخشێکی جوان لەسەرێ ڕوو بەژن و باڵات وردی لەو ڕێک و هەڵچوو زەردەخەنەی ئەو ڕۆی ئەو لێوە فریشتەیان هیم دڵە بزێوە وای لێکە لەرزێنێ کەلی ئاوازی جوانی وای لێیەکە بێتە سەما گۆرانی بلەرزێنێ کەلی ئاوازی جوانی نەرمێن وەکو تاری خۆرەتاو بەسەرشان و خۆڵی سپی بەرش و خاو
نغمەی شیرین ئەوازی خۆش لە دەنگا ورشەی سەرێن لە ناو چاوێکی منگا درەختەکەی سەرکانیەکەی باغی چام پێیاکەنێ گەڵای ئەڵێن پڕ بەدەم لە بیرمانە مناڵی لە نام باخە زەردەی دەمان ئەیدا بە پشتی داخە تۆ بنوەڕە ئەو کانیە نازدارە ئێستەی شوێنەی هەردووکمانێت یا دیارە تۆ بنوەڕە ئەو کانیە نازدارە ئێستەی شوێنەی هەردووکمانێت یا دیارە بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکە ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانی تەندەسپێر.